میوانێکی من دوێ دەربارەی هەیە شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکاران لە سلێمانیە لەگەڵ منە دەم باش بڕێز ئەس ژوەیەکەی دەست پێ بکەم ئەف گرتنا باش زۆر سپاس داخستنی ئەمڕەیە لە نێوان هەولێر و سلێمانی تا چەند کاریگەری لەسەر هاوردە و هەناردەک هەبووە لە بینی ئەو دوو پارێزگایە بەناوی خی گەورە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان شارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان و بە شێوەیەکی چڕ کاری خۆیان کردووە لە ڕۆژانی ڕابردوو و ساڵانی ڕابردوو و دوو جۆر مامەڵە بازرگانی کراوە یەکانەوەیەکەوە کاڵای دەرەکی هاتووە جۆری یەکەمەوەیەکەوە کاڵای دەرەکی هاتوۆتە ناو هەرێمی کوردستان بۆ شارەکانی هەرێمی کوردستان لە ناو یەکترا ئاڵوگۆڕی بازرگانیان پێ کردووە جۆری دووەمەوەیەکەوە کاڵای ناوخۆیی ئەو کارخانانی کەوە لە ناوخۆ لە ناو شارەکانە بەرهەم ئەهێنن لە ناو بینی شارەکان ئاڵوگۆڕی بازرگانی پێوە کراوە و بە شێوەیەکی بەرفراوان کاری بازرگانی ئەنجام گەیاندراوە ئێستا کە ئابینین بەڕاستی چەند ناڕەزاییەک لە هاوڵاتیان لەبەرەوەی ڕێگەوبانەکە بە شێوەیەکی وە شێوەیەکی ڕێکوپێکی نییە واتە ڕێگەوبانەکان نەگونجاوە بۆ ئەوەیەکەوە هاتوچووی تیا بکرێ ئەوانیش ناڕەزاییەکان دەربڕیوە بۆیە حەقی خۆشیانە چونکە بەڕاستی ئەو ڕێگەوبانانە ئەبێ بە شێوەیەکی ڕێکوپێک و دیزاینێکی باش و بتواندرێکەوە هاوڵاتیان و بارهەڵگران بە شێوەیەکی ڕاستەوخۆ بارەکانی خۆیان بگوازنەوە و لەم ڕۆژانەکەوە ئەبینین ئەم ئاڵۆزیتیایە یاخود ئەم ناڕەزایانە هەیە بۆتەوەی و گەوایکەوە عەرقلە بخرێتە ناو گواستنەوەی کاڵا لە نێوان شارەکانی هەولێر و سلێمانی بۆیە ئێمە تەمەناکەین کە بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە بێن و حکوومەت بێتە سەرخەت لایەنی پەیوەندیدار بتوانێت کارەکان جێبەجێ بکاو و ئینشاءڵڵا درێژ نەخایەنێ چونکە بەڕاستی لە ئێستادا دیار ناکەوێ تا کاریگەریە خراپەکانی چەندە بەڵام ئەگەر ئەوە بەردەوام بێ لە ئایندەدا کاریگەری خراپی لێ ئەکەوێتەوە هیچ تەخمینێکتان لە شێخ ئەگەر بزانی لەم یەک دوو ڕۆژەی کە بڵێم ڕێگاکە داخراوە بە تەخمینی هەر ڕۆژێ چەند زەرەر بۆ بازرگانان هەیە کە هاوردە و هەناردە لە بینی ئەو دوو پارێزگایە ڕاوەستاوە تەخمینێکتان لایە وەڵامە لەم کاتەدا هیچ دیار نییە چونکە بەڕاستی کۆگاکانی ناوشارەکانی هەرێمی کوردستان کاڵایەکی زۆرمان هەیە و هیچ جارێ کاریگەریەکی نەخراوەتە سەر تاکو ئەوەی کەوە بڵێن دەربکەوێ زەرەرەومەند چەند بێ یان چەند نەبێ بەڵام لە ڕۆژانی داهاتوو ئەگەر بەردەوام بێ زۆر لە بازرگانەکان کاڵەکانیان کەم ئەبێتەوە لە شارەکانە بۆ ئەوەی کەوە نەتوانن ئەو کاڵایە بێنن ئەوە ئەبێتە هۆی زەرەرەومەندێک لە نێوان بازرگانەکان و هاوڵاتانیش بە دەرەجەیەک زەرەرمەند دەبن کە کاڵایی نوێیان ناکەوێتە بەردەست بەو شێوەیە یاخود ئەگەر هاتوو مەسەلەن بۆ نمونە ئێمە دوو مەرزینە و دەوڵەتی گەورە کە زۆرترین کاڵای لێ دێتە ناو هەرێمی کوردستان یەکیانەوەی ئیبراهیم خەلیل کە زۆربەی کاڵای ئەوروپی و تورکی لێ دێ کە دێتە دهۆک و باشان هەولێر ئەنجا دێتە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بەڕاستی ئەو کاڵایانە بۆ ئەم ناوچانەی سلێمانی و گەرمیان ئەبێتە هۆی ئەوەی کەوە کەم ببێتەوە و لە ئایندەدا کە نەتواندرا بێ نرخیشی بەرزە بێتەوە چونکە ئەو کاڵانە ئەبێ بە ترانزیت بێ لە تورکیاوە بۆ ئێران لە ئێرانەوە بێتە ناوەوە ئەمەش تەکلیفەیەکی زۆرە خایەنێ لە ڕوویەکی تریشەوە لە باشماخەوە کاڵایانەی کەوا دێ بۆ هەولێر و دهۆک چونکە زۆر لە هاوردەکاران و بازرگانانی ئێمە لە هەولێر نمایندەی واتە نمایندە و نمایندەی ئەو کاڵایانی وڵات جمهوری ئیسلامی ئێرانن و لە باشماخەوە دێتە هەولێر کاتە کە لە هاتە سلێمانی نەتواندرا بۆ هەولێر بێ ئەویش بێتە هۆی زەرەرەومەندێک ئەوانەی کەوا ئەو کاڵایانیان گرێبەست کردووە ساڵانە کەمیەکی زۆریان بۆ بێ بۆ هەولێر و دۆک بۆیە من
پێشبینی ئەەکەم ئینشاءڵڵا لە ئایندەدا ئەم گیر و گرفتە چارەسەر ببێ و ئینشاءڵڵا بێتەوە خەتی خۆی کە ئیشەکان ئەگەر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە لەم داخستنی ڕێگای نێوان هەولێر و سلێمانی تو باسی ئەوەت کرد کە دوو مەرزی زۆر گەورە لە هەرێمی کوردستانن یەکیان حاجی عومەران و ئیبراهیم خەلیل کە هەرچی بڵێن کاڵایەکی زۆر لەوانەوە هاوردە هەرێمی کوردستان دەکرێت و لێ بۆ سلێمانی زەرەرمەندە گەورەکە لە نێوان پارێزگای سلێمانی و هەولێر کامیان زیاتر زەرەر دەکەن بەو داخستنی ڕێگایە؟ هەردوو لا زەرەرمەند دەبن چونکە زۆر لە کاڵاکانی ئەوروپا و تورکیا زۆر بۆ هەرێمی کوردستان کە دێ بە زۆری پاشان دێتە سلێمانی کە لەم کاتەدا نەتواندرێ بە ڕێگەیەکی تردابێ ئەوە گران ئەبێ و هەم کاڵایەکی زۆریش لە وڵات جمهوری ئیسلامی ئێران و دێتە هەولێر و دووەک تقریبن ئەویش زەرەرمەند دەبێت یعنی ئێمە بڵێن زەرەرمەند کوردستان بەگشتی هاوڵاتیان بەگشتی زەرەرمەند دەبن. بەڕێز شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکارانی کوردستان لەقی سلێمانی سوپاس کە لەگەڵمان بووی.